لار شوێنێ بینەرمانە جوانترین ساڵتان لەبێ فەرمونێ و کورتێک لاوەڵەکەن ئەندامێکی سەرکردایەتیەتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان با خۆتزیینەوە لەو ڕێکەوتنانە تۆمەتوار دەکات کە لەسەر دابەشکردنی پۆستە ئیدارەکان لە ناوچە کێشە لەسەرەکان لە نێوانیاندا بووە. عارب ڕۆژدی لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی مانشێتی کەناڵی ناوتەی کە کاژمێر 85 خوڵێکی ئەم شەو پەخش دەکرێت دەڵێ پارتی ژێربەژێر لەگەڵ لیست عەرەبیەکانی پارێزگای نینەوە بۆ پێگەێنانی حکومەتی ناوخۆیی پارێزگای نینەوە ڕێکەوتووە و ئەوانیش وەک یەکێتی لەو پارێزگا دەبن و پۆسیۆن و بڕیاری کۆتاییان داوە کە بەشداری حکومەتی ناوخۆیی پارێزگاکە نەکەن و لە هیچ لایەنێکیش قبوڵ ناکەن زیادەڕەویان بەسەرەوە بکات. چەند سەرچاوێکی ڕاگەیاندنی بیانی تاکی دەکەنەوە تووچە لە کەشێکی ئەمنانەدا بە پەیمانەتی لەگەڵ کۆمپانیای ئیکسۆن مۆبیلی ئەمریکی ڕۆڵێکی گەورە لە کەرتی نەوت و غازی سروشتی لە هەرێمی کوردستاندا دەگەڕێت بە شێوەیە کە حکومەتی ئەنقەرە پشت بارێم دەبەستێت لە کۆتاییێنان بە پشتبەستنی بە وزەی ڕووسیا و ئێران کە تەمەنیان زۆر گرانن. سەرچاوەکان ناماژەیان بەوەش کرد کۆمپانیایەکی تورکی کە لەلایەن حکومەتی ئەنقەرەوە پاڵپشتی دەکرێت لە چارەکی دووەمی ساڵی 2013دا دامەزرا بە مەبەستی گەڕان و پشتگیرین بە دوای نەوت و غاز لە خاکی هەرێمی کوردستان. وەزیری دەرەوەی عێراق تاکیدی لەسەر گرنگی هاریکاری ئەمنی نێوان بەغدا و واشنتۆن کردەوە بۆ بنبڕکردنی تیرۆر و بنیانانی هێزەکانی یاساییشی عێراق و ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاڵۆزەی لە سووریاوە دێت لە بەرامبەریشدا ئۆتۆماتیکیی پێداگری لەسەر پێویستی کۆنتڕۆڵکردنی بە قاچاغبردنی چەک و تەقەمەنی لە عێراقەوە بەرەو سووریا و بە پێچەوانە شەو کردەوە. لە چوارچێوەی سەردانێکیدا بە واشنتۆن و لە کۆنفرانسێکی هاوبەشدا لەگەڵ ئۆتۆماتیکیەکەی هۆشیارجێباری ڕایگەیاند کە عێراق دووچاری ململانی زۆر بۆتەوە و لە ئێستادا گرنگی بە بەردەوامبوونی هاوکاریەکانیان لەگەڵ ئەمریکا دەدەن لە بواری یاساییشدا تا پرۆسەی هەنگاونان بەرەو دیموکراسیەت و بەدیێنانی گەشەکردن و پێشکەوتن بەدەست بێنن. ڕەوتی سەدەر ئیدانێ و تەقینەوەی کرد کە دوێنێ باشووری شاری بەیروتی کردامان جاشکراشی کرد بزوتنەوەی سەهیۆنیەت لە پشت ڕووداوەکەن. ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا مقتەدا سەدەر ڕایگەیاند دەستی بۆگەنی تیرۆر جارێکی تر گەلی موسڵمانان و عەرەبی کردەوە مانج و بەهۆیەوە چەندین قوربانی لەکەوتەوە تیشی ئەو کارە خێزەونە خزمەتی بابەرژەوەندەکانی دوژمنانی ئیسلام و مرۆڤایەتی و سەهیۆنیەت کرد. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامرام.